سر بلنده هەتاکو ڕۆژی مردنێ من بە پێوە گیانەدەم ناکەوم بۆ دوژمنێ هەستەیم و سەر بلنده هەتاکو ڕۆژی مردنێ من بە پێوە گیانەدەم ناکەوم بۆ دوژمنێ من لەسەر بستۆی ژیانە بۆ نەدارم نانەوێ من قەڵای ئەرکم بە تۆی ڕوس و عوسمانی ناکەوێ من قەڵای ئەرکم بە تۆی ڕوس و عوسمانی ناکەوێ پێ بە خوێنی زەری خۆ سووری بکەم من دیمەنێ من کەچم نابم دەبێ بەغی بە مەرگت پێکەنێ بەغی بە مەرگت پێکەنێ یەکی هەڵبڕی جەرگی خۆم و ڕۆڵەکانێ هەر وەکو گورگ هەڵبڕی کە لەناو باڵدانگێ تو بخەیتە ناوی کوڕە شەکە ئاخر هەڵبکێشێ نەخی بنێمە سەردەوە بنێمە سەردەوە من لەگەڵ تو دوژمنیت بوو هەر سەری جەنگم هەیە من لەگەڵ تو دوژمنیت بوو هەر سەری جەنگم هەیە تاکو سەرکەوتن بە شاردێ کەسێکی ئاخذیم هەیە سەرکەوتن بە شاردێ هەستێکی ئاخذیم هەیە هەستێکی ئاخذیم هەیە هەستێکی ئاخذیم هەیە سیما مۆزی دوێکە ڕووداوێکی مێژوویی ڕوویدا بۆ ئەوەڵین بار تعدادێکی فرە لە یارانە ئاخێز لە کوردەوارەداگی کریا گەژێر دەسەڵاتە کۆرپۆریشنە ئێرانیە بە ئاشکارای ئاڵەم وەکو چۆن ئاخێزنامە بەحسەکات کۆبوونەوە بۆ خاتری ئەوەی کە لەشەکان لە کنار یەکتری قرار بگرن و بتوانن ڕۆڵیان هەبێ بە داڕشتنە ئێستا و داهاتووی خۆیان. ئەمە ڕۆژێکی تەقویمی و ڕۆژێکی تاریخیە لە شۆڕشە واقعیە کوردان و ئاخێزە کوردان. و ئەمما بۆ خاتری ئەوەی کە جوابە نەیارانە ئاخێز بدەم و پڕۆحیزبیەکان دەس و دەسەڵۆکەکانە دەوڵەتە ئێران کە بۆ یارانە ئێمە لەو پەڕە گەورەیی و ئاخیزیە خۆیان چ لە ژێرە دەسەڵاتە حکوومەتە هەرێم چ لە ژێرە دەسەڵاتە کۆرپۆریشنە ئێرانی لەگەڵ یەکتریا کۆ ئەبن و جەلەساتە خۆیان لە ناو پارکەکان و موحیدگەلە عمومیا بەڕێوە ئەبن بەجێ ئەوەی کە بخزێنە ناوە ئەشکەوتەکان و بخزێنە ناوە ژێرزەمینەکان و بیکەن بە دیاردەیە ژێرزەمینیە بڤە. بۆ ئەوان خانێکیان درێژ کردگە بۆ دەوڵەتە ئێرانی، دەوڵەتە ئێرانیە کە مەشهورە بە سەرکوتگەر،
بأدبيات فاسومی و زوان شێرکۆ بێکەس دەوڵەتە سێدارەیە ئێرانی کە جبە بەسەر دار و درەخت و تارانەکە. ئەگەر ئەمە شۆهرەتە دەوڵەتە ئێرانی بە ڕەوایەتە جمهوریە ئیسلامیە لە دەمکوتکردن، سەرکوتکردن، گرتن، کوشتن و ئیعدامکردنە هەر کەسێک کە هەر فریادێکی مخالف بەرامبەر بە دەوڵەتە ئێرانی هەڵگرێت ئێشێ بینە سەر خوێندنەوەی وەزعیەتێک. من کورتە چیرۆکێکتان بۆ بەحسەکەم لە یەکێک لە ڕەهبەران ڕەشپێسە ئاخێزە ڕەشپێستان بەرامبەر بە سیستەمە کۆیلەداریە لە ئەمریکا بەناوە دەگلاس. دەگلاس کوڕێکی گەنجی 16 ساڵەی کۆیلەی ماڵە ئەربابە لە زەمینە جووتیاریە. دیارە کۆیلەکان کە لەسەر زەمینکارەکەن ژیان زۆر قورسێکیان هەست، بەڵام ئەم کوڕە ئەهەندرێت بۆ ناوە شار و ئەبێت بە کۆیلەی ماڵە برایە ئەربابە زەمیندار. ماوەی لە شارە ژیانە شاری پێخۆشەوێ ئەرک و کارەکانی سووکەوێت و هاوکاتە لەگەڵ ئەوە بە شێوەی مەخفیانە ئەتوانێ خۆفێرە خوێندن و نووسین بکاتە. پاش ماوەیەک ئەربابە زەمیندار داوای ئەکات و بڕوات لە ناوە مەزرا کار بکات. دەبێتەنم کوڕە بیرۆکەگە لە ئازادی ڕوویگە سەناوە مێشکی و تۆزێک سەر لە چەتونی و یاخیگەریەدا، وەکو جاران دەستەمۆ و شلاق خواردگ نییە. کاروات و داوا ئەکات لە ئەرباب کە هەر لە شارە گیری بدات و نەیواتەوە ناو مەزرا. ئەرباب زوو پێی ئەوات کە ئەم کابرا یاخی بووگە. کەسێک بە ناوبانگ لەو ئیاڵەتە ئەمریکا هەست کە ناوبانگی ئەوەسە ڕەشە وەحشیەکان دەستەمۆەکە. ناوبانگی ئەوەسە کە ڕەشە وەحشیەکان دەستەمۆەکە وەکو ناوبانگە دەوڵەتە ئێران. لەبیرتان تێگوتم مەسعود بارزانی پێی خۆشە پێی بێژی دز، پێی خۆشە پێی بێژی ستەمکار، پێی خۆشە پێی بێژی لە زندانە ئاکرێت تەجاوز ئەکا بە خەڵک، پێی خۆشە بە پێشەوانەیەوەی کە تۆ پێت وایە کە حەزی پێ ناکا. لەبیرتان دێوتم لە دانە شۆهرەتە بە دەوڵەتە ئێرانیا ئێوە هاوکارن لەوەی کە بەدەستە خۆتان چارە نووسم مەحتومە شکستە بۆ خۆتان بنووسن. ئەمەتانە لەبیر بێت ئەو کوڕە ئەدرێتە دەسە ڕامکەرە ڕەشە وەحشیەکان، دەستەمۆکەرە ڕەشە وەحشیەکان بۆ ماوەی ساڵێک بکرێ. هەرزوو بۆی دەرەکەوێت کە ژیان لە بندەسم کاورا فرە سەختە، کارە تا سەرحەدە مەرگیان لێکێشێت بە زۆرە شلاق و بە زۆرە تازیانە. ڕۆژێکیانە لە تاوە کارە سەخت کوڕە جوانە 16 ساڵە ئیتر هێزی ناوێ کار بکات. کابرا تێت بە ڕاسەری و بە شلاق وەداتە ناوچاوانی و ناوچاوانی ئەتەقێنێت. کوڕ دەرەچێت و ئەگەڕێتەوە بۆ ماڵە ئەربابە پێشووی وا حەزی نەئەکرد لەوێ کار بکە و داوا ئەکا لە ئەربابە پێشووی ئەو لە مەزرای خۆی گیر بدات و نەیهەنێرێتەوە. ئەرباب شەو جێگەی پێدات و سۆها پێژێ بڕۆڕۆ. لە کاتە ڕۆشتنەوە کوڕە فکر لێ کاتەوە کە من جارێکی تر یاخیگەری ناکەم و سەرخەمە خوار و تا ئەم دەورەی یەک ساڵە تەواو بوێت و بگەڕێمەوە. کەڕواتە ناو مەزرای کاورای ڕەشە وەحشیە ڕامکەرەکان سەرکاتە خوار و شووەکە بەکارکردن. لە پڕێکە کابرای ڕەش دەسەمۆکەر بە گورێسێکە و تێت و گەرەکێسی جف قولی بووەسی و بیکوژێت. کوڕە لە تاوە گیانە خۆی پاڵێکی پێوە ئەنێت و ئەربابە سپی پێس ئەکەفێ. تا ئەگرا ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەربابە سپێ پێسێکا کە ئەیخەیت و ئەکەفێت حکمی مەرگە. لە پڕێکا کوڕ ئەوێنێت ئامۆزایە ئەرباب کە ئەویش سپی پێسە بە پیرە ئەرباب و تێت یارمەتی با لە گرتن و کوشتنە ئەم کوڕە. ئەم کوڕە شووەکە بە شەڕەمەشت پەلاماریان ئەدا. حدودە 2-3 ساعت شەڕەمەشتەکە لەگەڵ ئامۆزای ئەرباب و ئەربابە ڕەشە وەحشی دەسەمۆکەر. دوای 2-3 ساعت سپی پێسەکان ئەدۆڕێن. ئەرباب هیلاک ئەبێت و
ڕوو ئەنێ لە ماڵە ئەربابی کوڕ ڕەشپێس ماتەڵە ئەرباب پەلامارە ئەسڵحە و سەگەلی بدات و بێت و بە تفەنگ بیکوژێت. ئەمام ڕووداوە هیچ کاتی ڕوونادات. لەوە و بەدوا کابراوی مەشهور بە ڕەشە وەحشی دەستەمۆکەر ئیتر ئەقەرەی ئەم کوڕە ناکەوێ، ئیتر عەزیەتە ئەم کوڕە ناکات و ئیتر ناڕوات بەگژە ئەم کوڕە. یەک اتفاقەکەوێ ئەم کوڕە جزء ڕەحبەرانە قیامە بەردەگان و ئاخێزە بەردەگانە لە ئەمریکا. ئەم تەجروبەیە خۆی وا بەحسەکە. بۆ ئەرباب نەنەوی لە ئەسڵحە بێبی کوژێت. ئۆکەی هەر کەسێ پەلامارە ئەرباب ئەدا هەر ڕەشەی یاخیگەری ئەکا شێبی کوژیت و خەڵکی شەیان و دەسە خۆش ئەی بۆ نەیکوشت. جواب ئەمەسام ئاغا مەشهور بوو بە دەستەمۆکەرە ڕەشە وەحشیەکان. تەمامە پێگەی ئیجتیماعی و کۆمەڵایەتی خۆی لەم شۆهرەتە ئەگرت. ئەگەر بەهات بایە و کوڕێکی 16 ساڵەی بکوشت بایە چون پەلاماری ئەوی دابوو و لە فەرمانی ئەو سەرپێچی کردبوو، ئەووەڵین شتێکە لە دەستیەدا شۆهرەتە دەستەمۆکەریە ڕەشە وەحشی بوو. بۆیە ئەو کابرا حازر نەبوو ئەم شۆرەتە لە دەست بدا. خۆی کرد بە گێل با کەس نەزانێت کە ڕەشێکیش لە بەرامبەرە ئەو وێسیاگە و داگیسیلی. کوشتنە ئەو ڕەشە یعنی نابودکردنە خۆ. ئەمما کوڕەکە ئێژێت و داگلاس ئێژێت بۆ من دەرکەوت. ئەرباب شەلاق وەشێن شەلاق لە بەردەیەک ئەدا کە شەلاق خوەرە. تکرارێکمەوە ئەم جملە. ئەرباب شەلاق وەشێن شەلاق لە بەردەیەک ئەدات کە شەلاق خوەرە. هیچ ئەربابێک ناتوانێ شەلاق بدات لە ڕەشێکی یاخی نافەرمان. با من ئەمتانە بۆ تعبیر کەمەوە. دەوڵەتە ئێرانی بۆ زاتی نییە بڕواتە سوراغە یارانە ئێمە، بۆ خاتریەوەی دەوڵەتە ئێرانی مەشهورە بەوەی کە تۆ قامک درێژکەی بۆ نظامە جمهوری ئیسلامی ئەدگرێ و ئیعدامە دەکا. وا خۆی مەشهور کردەکە. تۆ ناتوانی ناوە خامنەئی بووی، تۆ ناتوانی ناوە مێژوو تاریخە ئێران بووی، تۆ ناتوانی ئێران بۆیتە ژێرە سوال. ناگەهان ئاخێزە کوردەوارە سەربەخۆیە پەیدا بوو گە بە ئاخێز نامە سابتی ئەکات شتێ بەناوە دەوڵەتە ئێران کە بەر ئامەدە لە ئێرادەی ملەتە ئێران وێ مەوجود نییە و ئەوەی کە پێی ئێژن پەدیدەیە مۆدەرن دەوڵەت ملەت لە دروستکردنە ملەتە ئێرانە، لە دانە ناسنامەیە ئێرانی، بە دانە بەدانەیە خەڵک ئەم سەرزەمینە تا ئەم دەقیقە ناتەوان و ئاجزوگە و عەمەلەن خۆی شکستی هاورگە بە پرۆژەیە مۆدەرنە دەوڵەت سازی و ملەت سازیە خۆی. دەوڵەتە ئێرانی ئەڕوات کێ ئیعدامەکات؟ ئەو کەسە ئیعدام ئەکات کە پێش لە دەوڵەتە ئێرانی خۆی حکمە مەرگە خۆی داکە. یعنی چی؟ یعنی کوردێک یا بێدەسەڵات کریاگێک کە وەستانەوە لە بەرامبەر دەسەڵاتە بە جۆرمە بۆ خۆی ئەزانێت و پێی وایە موجریمە و حەقی دەوڵەتی عێراقە، دەوڵەتی تورکیەس، دەوڵەتی ئێرانە کە ئێدامیکە. خۆی ئەم حەقی بە دەوڵەتە ئێران داکە. دەوڵەتە ئێران هەروە کە داگلاس ئێژێت ئەرباب شەلاق وەشێن شەلاق لە کۆیلەیەک ئەدات کە شەلاق خوەرە. دەوڵەتە ئێرانی کوردێک ئیعدامەکات کە خۆی بە مقەسر ئەزانێت، خۆی بە مجرم ئەزانێت، خۆی بەرامبەر بە دەوڵەتە ئێرانی بە یاخیە مجرم ئەزانێت. دەوڵەتە ئێرانی زاتی نییە کوردێکی بە ئەمەکی ملبەرزی ئازاد لەسەر سەرزەمینە خۆیە بگری و ئیعدامیکە. ئیعدامە یەک کوردی ئاوا، یەک کوردی ئاوا ملیۆن کورد دروستەکە و دەوڵەتە ئێرانی ئەمە زانێت. مزافە بەر ئەمەی کە دەوڵەتە ئێرانی شۆهرەت خۆی لەدەست ئەدا، هەر مناڵێ لە خیابانە پێی ئەوێرێت و هەر مناڵێ لە خیابانە دەوڵەتە ئێران بە چاوەشەکێشێ. ئەمما
ئەمە کە بەحس کرد بۆ خاترە جوابدانەوەیە مشتێ تێنەگەییگە لە وەزعیەتە ئەمڕۆژیە خۆیان و جەهانێکە کە لە پشتە پڕۆحیزبی بوونا خۆیان شاردەگەسوە. و ئەمە من لە هەڵبژاردنە تایتەڵە ئەم دیبەیتە بەحسە دەرکراوانە لە مێژووم کردگە. یعنی چی دەرکراوانە لە مێژوو؟ دەرکراوانە لە مێژوو شاید چمکێک کوێت بۆ چمکێکی لاتین بەناوە سەبئالتەرن. سەبئالتەرن نازانم چ معنایەک ئێشێ بکرێت، بەڵام ئەم تەوسیفەی هەست. سەبئالتەرن معمولەن بۆ جەریانە ئیستیعمار بەکاربریا بۆ مردمێک کە لە دەسەڵات وە سەروەری بە زۆر دوورەخرێنەوە. ئەمە بەم معنانیە کە ئەمانە فەقیرن، یعنی پولیان نییە. نە تۆ دەکرێ ملیاردر بیت بەڵام لیاقەتە دەسەڵاتە سیاسیت نییە و نادەنی. ئەو بۆ معناسە کە ئینسانە کوردە وە قەومی کریاگ لە ژێرە چمکە کووردا لە دنیای مۆدەرنە دەوڵەت میلەتیە ملیاردر بێت، پولدار بێت، دەرکریاگە لە دەسەڵاتە. بۆیە تۆ لە هیچ کوێ ئەم دنیا چمکێ بەناوە کورد سەهمی لە فەرهەنگە جەهان، مێژووی جەهان، گەورەیی جەهان ناوێنیت. کورد دەرکریاگە لە مێژووی. ئەگەر خەڵکە عادی فکرەکە زۆڵمکردن و دژمنایەتی ئەمەسە کە نان بە تۆ نەدەن تۆ برسی بیت، بەرداشتە بەسیار غەڵەتێکە لە نەحلەیە غەڵەتێکە کە بەناو مبارزە بە کوردیانداگە. فەقیری و هەژاری تەکە دەرکریاگیە لە دەسەڵاتە تێکەڵ ئەوێت، وەلێ ئەکرێ فەقیر و هەژار نەویت بەڵام لە دەسەڵات دەرکراویت. یعنی من کورد، من و تۆیە، خەڵکە سلێمانی، خەڵکە کرماشان، جاف، کرمانج، چنان دەرکریاگین لە مێژوو بەشەریەتە هیچ جلوەیەکی جوانیمان نییە بیدەین، نە مۆسیقامان، نە فەرهەنگمان، نە ڕژیمە خۆراکمان، نە ئەواتفمان، نە چۆنیەتی هەڵس و کەوتمان، نە نەریتمان نابێ بە جێگەی سەرسوڕمانە لە هیچ کوێی ئەم دنیا. و ئێمەیش زاهرەن لە کولتورە ئەم دنیا هیچ دەخاڵەتێکمان نەوگە. ئەمە سەرەتایە بێدەسەڵاتکردنە تۆ لە بەڕێوە بردنە خۆت و هەبوونە شکڵێک بەناوە دەسەڵاتە کۆمەڵ لە چوارچێوەی ئیرادەی گشتیە کە ئەمانە ناوێن یاگە دەوڵەت یا دەوڵەت میلەت. ئەمانە با گرێ بدەمەوە بە ئەنچێ کە پێی ئێژن شۆڕشی دەرکراوەکانە لە مێژوو کە لێو دوان ناو ئەگرێ بەناوە شۆڕشە مەردەمە کورد کە یەکسری نمودی هەست. جا بابزانن شۆڕش وانییە کە تۆ لە هەر کوێیەکە کە مێژوویەک ئیدێ هەڵساب نەپێ ناوی بنێ شۆڕش، ئیدێک سەریان داخست لێ ناوی بنێ نەشۆڕش. کورد و چمکە کورد لە دەسەڵات دەرکریاگە بەم معنانیە برسیە، نەک لە دەسەڵات دەرکریاگە تەمامە کەرەستەگە لە دەسەڵات لە کورد سنیاگەسەوە. گشتمان واینە. بۆ دەرکە ئەمە من مەجبورم کۆت بێرم و مساڵ بێرم و لە بڕێچت. ئەمە بەرتر قبل زەمی بڕۆمەناوە ئەمە با من دووسێچت بێژم بۆ یارانە ئاخێز، بۆ ئەوانەی وا قەستیان هەز لەم سەرزەمینە جەهان بگۆڕن نوکتەیەک تەوەجۆ پێ بکەن. شاید من مەشایە وەکو ژنەکانە قەدیمە خۆمان و نەریتە خۆمان یەخەم بدڕیایە. شاید من ئێشێ ڕوت بوومەوە لە بەرامبەر دووربینە بێژن پەیمانە حەیدەری دانێنەرە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و بەڕووتی هاتە بەرە دووربین تا سرنج ملیۆن ئینسان ڕابکێشم بە دوژمنانێک ماتەڵن پیتەخەنە بە من و بە شۆڕش و بە گەوریە ئێمە بکەن تا دەست و دەست ئێمە بگێڕن خەڵکە بەمانوێنێ. شاید ئێوە ئاشنان بە تەسویر فەرهاد پیرباڵ
من بڕۆم و زەکەرم دەربێرم و بێژم میزی پیاکەم، یا مەسەڵەن بێم و هەرزگای چوار کتێو بێرم و بێرم ئاگری ئەدەم، لەبەرەوەی ئەگەر میدیای گەورە من انتقال نادا بەم حرەکەتە بتوانم دەنگم بگێنم بە ئەوامە مردم. ئەمە کارکردی نییە نێسی بۆ ئێمە، چون ئێمە زوو زانیگمانە ئەم دنیا بە ئیدەیەک ئینسان قەستمەند حرەکەت ئەکا و من ئیستە تێمە سەرە ئەمە تا بعد بگەم بە حکوومەتە هەرێمی کوردستان، بگەم بە کۆنگرەی پەنجەیەکێتی و بگەم بە اتفاقاتێک کە کەوتگە من گەرەکمە بەرەو کوێ بڕۆم، من گەرەکمە چ دەرکێک لە خۆم کە لە دنیا کردگمە بێرمێ سەر کەلام و بێژم کە ئێمە وای نەکوێ و بێژم چۆن حرەکەتە یاران حرەکەتە دروستێک بوو. پێشووتر لە ئێمە فرە کەسێ لەم دنیای غەربە قسەی کردگە، بەڵام من ئەڕۆمە سەرە کۆڵەکەی ئەو شتەی کە پێویستمان پێویستی. فرەیەک لە ئێوەمانان ئەزانن کە تەنیا پێگەیە وتنە حەقیقەت بووگە بە زانست، تەنیا پێگەیە وتنە حەقیقەت بووگە بە زانست. یعنی تۆ حتا ئەگەر مەلابی ئەمڕۆ دەبێ بڕۆیتە دانشگا PhDیەک بینی تا ببی بە مەلا دکتۆر فلانە کەس، دکتۆر مەلا فلانە کەس. ئۆکەی؟ تۆ سەرڕای ئەوەی کە علوم دینیشە خوێندوێت لە ئەلئەزهەر و لە سوودانیشا دەرسی خوێندوێت، سەرڕای ئەوە پێویستیت بەوە هەستکردنەکە نەهادێکی ئاکادمیک بە تۆ مەدرەکێک بدا بەناوە PhD دار پرۆفسۆر دکتۆر. بۆ لەبەرەوەی ختمیەتە کەلامت پێبا، بۆ لەبەر ئەوەی تۆ نەهادە بەرهەمهێنەرە حەقیقەتی و تۆ ئەمتر لە حەقیقەت گرتگە. بەڵام بابزانن هەم زانستی کۆمەڵایەتی و هەم زانستی مرۆڤایەتی و ئینسانی هاوکات بە لەدایکبوونە دەوڵەت ملت لەدایکەون. ئەمە میشێل فوکۆ بەحسی دەکات و بە ئەمە ئێژێت زیست سیاست و زانست لە چوارچێوەی دەسەڵاتە. فوکۆ معتەقدە کە زانست بەرهەم ناهێرێت مەگەر خواستە دەسەڵات. یعنی چی؟ یعنی زانست بە شوێنە دەرخستنە حەقیقەت بەرهەم ناهێت، بەڵکو زانست بۆ دانە تەخەیولێک، وەهمێک، خیاڵێک لە دەسەڵات بە مەجموعەیەکە بەناوە ملت لە چوارچێوەی قەڵەمڕەوێکە لە ئیدارەیە دەوڵەت ملت. کەواتە ئەوەی ئەمانە دەریتێرن و لە زانکۆکانە تێتە دەرەوە وەکو مۆدێل و ئەدرێتە دەرەوە. ئەمە زانستی دەسەڵاتە بۆ یەکدەستسازی، متیعەسازی و ڕامکردن. منزورم چییە لەمە؟ فەرزینە وجدانی کتێوێکی نووساگە بەناوە تاریخسازی یا مێژوو دروستکردنە لە ئێران لە عەسرە معاسرە، فەرهەنگە چاپ و ئاموزش، بە ئینگلیسی نووساگەسی، کتێوێکی تازە چاپە. ئەو خەریکە چی ئێژێ؟ بزانە وەختێ تۆ ئێژی ئێرانی، هەر ئەم ئاغای فەرزینە وجدانیە بەحسەکات کە بەر لەوەی کە تۆ چمکە ئێرانی بێریت، تەمامە کەسانێک کە لەم سەرزەمینە ژیانیان ئەکرد دارای شناخت و ناسینێک لە ڕابردووی خۆیان لە ڕێگەی میت و ئەفسانە بوون کە چیرۆکێکیان لە گوزەشتەی خۆیانەوت. بەڵام ئەنچێ کە تەحتە ناوە دەوڵەت ملت لە ئێران سوورەتی گرت، هات یەک کاری کرد. ئەوەڵەن سیاسەتە ئەوەڵیەیە تەمەرکوزە تەولید یا بەرهەم هاوردنە زانست بە دانشگاه هەتاران دەست پێکە.
برلوا أمانة إديك أهنيرنا أوروبا كأكثرا تبريزين، أكثرا يهودين، أكثرا تركن، وكو أراني، وكو آخون زادة، وكو كازم زادة، كمن تيمسر أمانة. أولين نهاد كفر قدرة من دويل إيران نهاد الدانشگاه هو آموزش و پرورش تمام أماني كتينو أونو معلم و أستاذيار و وجهي اجتماعي لقوري معلم التاريخ. هل بهمنش هو تا ما بقيه. أما تشي أكاد سياسته دولة كوربريتية إيراني بو بازار سازية بناو إيران أمسا كتمام كساني كمستخدمة أون للراستاية بيوستگي يكشيتية ميجوي إيران كتيو بنوسن نقسست نانقطاع نواقعية درو تا مردمي تخيل إيرانية بكا تا مردمي خيال إيرانية بكا أما من بيمانا حيدري نايجمي قرشة بيشو تروتبما من استكود تيرمو لكسيك إيراني بناو فرزينة وجداني تاريخ سازي برلا قشتيان آخذ كردوار سربخو بوتي ميجو دروس أكن ميجو يان دروس كردقا هموشي ترهات دروس حيت شواهد مادية كينية بو لبر أوي تخيلك دروس كان لدولة ملة إيران ولا ملة إيران ومن استوت ملبيشو ترى أم دولة ملة إيران أم كوربريشن إيران لدانة تابعية إيراني بآهاد أم مردمش كستي خوارقا تيني سرش كستكي أجر زانست وتأكيد كمو أجر زانست دعوة والدعوي بعربي يعني ادعاءك أجر زانست ادعاء حقيقة أكا أو جار إشي بزانين حقيقة شون برهم أهين ريت أوكي تو ادعاءك حقيقة برهم هيني بروسسي كحقيقة برهم هيني شونه لقرا تو مشاهدة أكي دستگاه توليد حقيقة بناو مراكز أكاديميك يا زانست بش خاص اقتصاد يا آبوية سياسية خوي هس يك accumulation كابيتالي هس دو آبوری رفرنسی هست آبوری رفرنس چیه؟ محفل گرایی اما که فقط کالج و دانشگاه تأیید اکا که قصه تو دروسه یا غلطه سه آبوری فاوندینگ يعني چی؟ يعني كم مقولته هرية بجيري ومسألته هرية بجيري لسري قسبكي بوري بي أدن كتو 8 2 سال 10 سال 50 سال سداني وكاركي أبوني فاندينغ تو وادار أكاد ترحيق بو حكومة هرم ترحي بو دولة إيراني ترحي بو دولة إيراقي بوي ببروك أو بوري بي أدا مثلا دولة إيراني بمن إيجيت بي أوا 1 مليار تمن بماوي 3 سال لسر ترح آرياي بون كرد كاربك استتو دانشيكي رسميت هز دانشيكي غير رسميت هز تو يك دانش رسميت هز ويك دانش غير رسمي استكلقل اي وقسا كم خريكة جايزة نوبل أدريت لبيتها نشيت نهاد قال الرفرنسي وآبوري الرفرنسي لتوليد كردن حقيقة الدنيا دنيايا لدس خويان قرتقا تو هنوز ناوينيت كأكثرية خلق أم جهانة كبيد صلاة نهاد قال خاص خويان بيت لسبك زندگي خويان كمشروعية أدابة ميجويا وان وردة اتفاقي كوتقا استا
ئێژن خوێندنەوەی جەهان بەرئەساسە دەستگاه تولید حقیقەتە حاکمیەت ممکن نییە. ئێستا وردە تۆ ئەوێنی لە تاریخە خەتی ڕەوایی پادشاهان تێنە دەرەوە سەر تاریخە طبقەی کارگەر، تاریخ فلان، تاریخ زیست اجتماعی مردم ئەمریکا، هاوارد زین. لەگرا تۆ ئەوێنیت تۆ یە علوم ڕەسمیت هەست، یە حقیقەت ڕەسمیت هەست و یە حقیقەتە شاراوەیە کە گولیلی ئەکرێت، تەردە ئەکرێت، نابین دێوە بە عنوانە دانش مەوردە نەزەر قەرار ناکرێت و زانست. خۆ مەسئلەیە ئەمە چییە؟ مەسئلەی ئەمەسە مردم چاوەڕوانە تا مەشروعیەت یا شەرعیەتی بوێ حرەکەتەکانی. تۆ لەگەڵ دنیای مۆدەرنە ئێمڕۆوە ئەنچێ کە پێی ئێژی دەوڵەت ملت لەسەر سێ مەقولە ئەوێسێت: سنوور، قەڵەمڕۆ، دەوڵەت وەمەشروعیەت. خەڵکە ئێمە ماتەڵە کارێ بکات کە مورد تەنەفر عمومی نەوێت و نامەشروع نەوێت. خب ئەم مەشروعیەتە قەرارە لە کێ بگرێ؟ بۆیە تۆ تەلەڤیزیۆنت هەز، NRTت هەز، KNNت هەز، بۆیە تۆ سەمینار ئەگێڕی تەحتە ناوە پسپۆڕانێ کە بە حرەکەتە مردم مەشروعیەت ئەدەن یا نەیدەن. ئەم کارە بکەی دروسە، ئەو کارە بکەی غەڵەتە. مثال بەمە خزمەتتان. ئمڕۆ لە سەرزەمینە ئێمە بەحس بکەین لە تجارەتە مەوادە مخدر، خەڵک شاخ دەرتێری، چ قیزەونە، چ خراوە. مەسەڵەن گەرەکیانە بافڵ بکوتنێژن بافڵە دەرمان خوەر. ئەوەتان ئوروپای دیگە حتمەن چووگەسە ئامستەردام، حتمەن چووگەسە ڕۆتێردام، بە عنوانە بەنادر ئەوڵیی ئیمپراتوران ئستعمارگەرە ئوروپایی. تۆ ئەڕۆیتە ئامستەردام ئەوێنی بە سەدان هۆلەندی و هندی و پاکستانی و کورد و ئێرانی و تورک خەریکی فرۆشتنی بیزینێسی لەجیتمایزدی مەشروعی دوکاندارین و دوکانیان هەز، بەڵام لە دوکانەکانیانە حەشیشە فرۆشن، قارچە فرۆشن، مەوادە مخدر ئەفرۆشن و هیچیش عیب نییە چون یاسائیە لە هۆلەندا. هاوکاتە لەگەڵ ئەمە لەگەڵ هەر دوکانێکی حەشیش فرۆشی لە ئامستەردامە تۆ دانستەیبڵێکی ڕەقسی پۆڕنی ڕووتی سێکست هەست و هیچ کەم لەوانە ئەحیانەن گەواد نییە. بیزنس قانونیە، ماڵیات ئەدات و تۆ بیزنسمانی. خۆ بۆ ئەمە لە هۆلەند مەشروعە؟ بۆ مەشروعە؟ بۆ کەس عاری لێ نایە بێژێ لە هۆلەندا دوکانم هەست؟ ئەوەی لە هۆلەندا ئێژێ من دوکانم هەست یا ویسکی ئەفرۆشێ یا حەشیش ئەفرۆشێ یا سەکس ئەفرۆشێ. ئەی بۆ عار نییە بۆ کەس؟ بۆ خاتری ئەوەی کە حاکمیەتی لەگرا مەوجودە ئەو شەرعیەتە بە خەڵکی ئەدات. ئەم ئەساسە مهمێکە، ئەم ئەساسە مهمێکە. من بەرە گەرەکمە ورود کەم بە داستانەکە. لە مانیفێستی حیزبی کۆمۆنیستە مارکس و ئینگلز ئشارە بە مەطلبێکەکەن. ئێژن سەرمایەداری وەکو ساحرێک ئەمێنێت کە لەشکەری ئەجنەی لە قەبرستانە هەڵسەند بێتەوە و ئیتر هەوساری لە دەستی نەبێنێت. لەشکەرە ئەجنە کێست؟ ملیۆنها ملیۆن ئینسانە بێ هەمە چیز کریاک لە پرۆسسە، بزانە پرۆسس، فرایەند یا لە ڕەوەندە بێ هەمە چیز سازی بەناوە هەڵکەندنی لە تەعەلوقاتە، امتداد ژیان وەکو زەمین و ئیمکانات امتداد ژیان و فڕەدانی و تەبدیلکردنی بە ئینسانە بێ هەمە چیزێک کە ئەبێت بە
خۆفرۆشم زوورە ڕۆژانە، هێز فرۆش، هێزە کار فرۆش. مارکس ئێژێ ئەمە ئەبێت بە لەشکرە ئەجنەیە کە ئەوانە لە خەو هەڵیان سانگە، بەڵامی تر بۆیان مەهار ناوێ. هەر مارکس لە تەزی 11 ئێژێت مفسرین دنیا، فیلسوفان دنیا دنیایان تەفسیر کردەگە، وەلی مهم ئەوە سە بیگۆڕیت. لێو دوا چەپە جەدیدەکان گەرەکیانە فرائفە لە خۆیان و دەرکەنێژن دێ باشە جەهانێک کە ئێشێ بیگۆڕیت ئێشێ وەڵدەفە تەفسیری کەی تا بیگۆڕیت. ئەمە ئەم جەهانە نەگۆڕیا، بۆ نەگۆڕیا لەبەر ئەوەی کە نەیانتوانی فەرمەندەهیە لەشکرە ئەجنە بکەن و ئەجنە وەکو ئەجنە بوێنن. ئەوەی کە مارکسێژێتی، ئەوەی کە ئینگلیسێژێتی چه اتفاقی کەوت؟ فەقیری، بۆگەنی، برسیەتی، هاڕیاگی بوو بە فەزیلەت ئەخلاقی یەهودی. موعزەی سەرە کێوە مەسیح خۆشاوە حاڵە ئەوانەی وا فەقیرن، خۆشاوە حاڵە ئەوانەی وا بۆگەنن، خۆشاوە حاڵە ئەوانەی وا برسین وا لەمە و بەدوا تێرەون. ئەم فەرهەنگە فەقیر پەروەری و گا پەروەری و بۆگەنیە کە مارکس لە نەقدە ئەساسە فەلسەفەیە حەقە هێگەلا تێتە سەر نەقدە دین و ئێژێت کە نەقدە دین ئێشێ بەر ئەم ئەساسەوێتە کە نەدین دروستکەرە ئینسانە بەڵکو ئینسان دروستکەرە دینە و ئەمما ئینسان مەوجودێکی ئینتزاعی نییە لە دەرەوەی دنیا چادری لێداوێت، بەڵکو ئینسان مەوجودێکە کە دارای محیتە زیستی و محیتە زیستە ئینسان دەوڵەت و کۆمەڵگاس. بعتێتە سەر ئەوەی کە دین وجدانە معەزەب ئینسانە، دین قەلب جەهانە بێ قەلبە. يعني تۆ مەوجودێک لە ناو جامعە بە دەوڵەت و بە نۆرمەکان جامعە هاڕیکتە و گەرەکتەم کاورە هاوار نەکا، لەذا تەنیا هاوارێکە ئەیکات هاوارێکە لە قاڵە بە دینە، ئەم هاواریشە نەکات ڕوویەتەقی. لەگرا کوێ بە ئینحرافە چێ؟ ئەوەی کە مردم، ئەکسەریەتە مردم ئێمەمانان پێغەمەرمان نییە، دەستگاهە حەقیقەتمان نییە، ئەو نۆبل دائەنێت، ئەو زانکۆی هەز، ئەو زانستی هەز، ئەو کۆلیجی هەز، ئەو تەلەڤیزیۆنی هەز، ئەو فیلمی هەز، ئەو چیرۆکی هەز، ئەو داستانی هەز، ئەو ئێژێ کێ کوڕە خاسە هەز، کێ کوڕە خراوە هەز، ئەو ئێژێ چی خاسە چی خراوە، ئەو ئێژێ چی حەقیقەتە چی دروست، ئەو ئێژێ چی ئەخلاقیە چی غەیر ئەخلاقیە. لەگرا یەک مشکڵ تێتە بەرۆ 99% خەڵک ئەم گۆی زەمینە شوانی نییە، دەستگاهە حەقیقەتی نییە و ناژێڵن بە عنوانە حەقیقەت بێ. تۆ ئەگەر ئیدعا بکەی کە حەقیقەتێکە وا پێ ئێشە یا معجزە بکەی یا بڕۆی مەدرەکە تەحسیلیە دانشگاهە هاوارد بێری، UCLA بێری، کەوان قبولیان کرد کە تۆ پرۆفسۆری و هەرچی تۆ ماچی خەتمە کەلامن. بۆیە دەرکە ئێمە لە دنیایەکە کە تیا قەرارمانگرکە دەرکە غەڵەتێکە، دەرکە بسیار غەڵەتێکە. لەگرا یەک اتفاق کەوتگە بە ئینگلیسی پێی ئێژن لە دۆرانە مۆدەرنە، بە ئینگلیسی پێی ئێژن primitive accumulation، primitive original accumulation. ئەمە بە فارسی تەرجمە ئەوێت و بە ئەنباشتە بەدوی بەو زوانە ئێمە قسەی پێەکەین تەرجمە نەکریا گەسڵ ئتر یا بە عەرەبی گرتگمانە یا بە فارسی گرتگمانە، بەڵام ئەگەر تەرجمە بکەیت و ئەوێت و کەڵەکەبوونە سەرەتایی. ئەم کەڵەکەبوونە سەرەتاییە شمولە فرەشتێکەکە، شمولە لوکس بوودەگی و شیک بوودەگی ئەکات بە فەرهەنگە فەشن کە ئستارتی بە کارخانەیە هەورێشە ملیۆنە فەڕەنسە دەست پێەکە، بە بافەندگیەکانە ئەنتواپە بلژیک دەست پێەکە. ئۆکەی تۆ کەڵەکەبوونێکی زانستت هەست کە بە ماشینە چاپ دەست پێەکات،
بەدەستگاه ڕسانە دەست پێکات بە ئینحیسار بەسەر مراکزە ئەکادمیک دەست پێکات تو یەک کەڵەکەبوونێکت هەست لە هێزە بێ هەمە چیزە ئینسانی ملیۆن ئینسانە بێ هەمە چیز ئەمە کەڵەکەبوون سەرەتاییە هێزەکارە تۆ کەڵەکەبوون سەرەتاییە سامانت هەست زێڕ زێو هەر کام لەمانە مێژوویەکیان هەست مارکس لە کتێوە کاپتاڵە بەشە یەکا ئەگەر هەڵە نەبم لە چاپتەرە هەشتا لە فەسڵ هەشتا لە ئاخر کتێوە کاپتالە یەکا تێتە سەر کەڵەکەبوونە سەرەتایی و ئیشارە ئەکا بە مێژووی ئەم کەڵەکەبوونە سەرەتاییە لە بریتانیا لە قەرنە 16 تا ئەواسەتە قەرنە 19 ومعتقد نییە ئەمەی کە لە بریتانیا اتفاق کەوت کە حەدە قاودەق ئەمە لە هەموو جێگێکی دنیا اتفاقە کەفێ یا ڕوەدا لەگەڵ دوو سێچت ئێشە ئێشارە پێ بکرێ مارکس بەم پرۆسەسە ئێژێ پرۆسەسێکە بەناوە ئاگر و خوێناتی ئەپەڕێت پرۆسەسێک کە ئینسانێک مەجبور ئەکەن هێزەکاری بفرۆشێت بە شەلاق بە تەهدیدە بە مەرگ بە بەکۆی لە کێشان بیفرۆشێت چون تربیت نەوگە بیفرۆشێت و طبیعی نییە کە هێزەکاری بفرۆشێت هەر لەم ئوروپا ئەگەر نقطەی قووەتە نظام سەرمایەداری تەماع ئینسانە کۆمۆدیتی و کالاس ترانزەکشن ترەیدە ئێشێ نقطەی زەعفە نظام سەرمایەداری شوێت ئەگەر ئەمە نقطەی قووەتیسی کە سەرمایەداری ناخات و نظام سوڵتە ناخات ئێشێ نقطەی زەعفیشی بێت ئێستا من بەرەبەرە ئێوە ورود دەدەم بە داستانێ ئەم مەقولە لە سەرزەمینە ئێمە متالعە نەکریاگە بۆ بێمە ئێژن کورد نازانین ئەی بۆ ئەوەی کە پێ ئێژن زانست حەزی پێکەین گشتمان ئەی خوێنینەوە زانست هەرە شتە بوو من وتم فەرزینە وجدانی بەحسەکا کە چۆن بۆ تۆ تاریخ سازیەکەن یەکدەست سازیەکەن نەهاد و لە ڕاستای نەهادە دەوڵەت تەخەیولە نەهادە دەوڵەتە خەنە ناو زەهنە مەردم ئەم مردمەی وا بێ هەمە چیزیەکەن هیچ کەسێ نایەت لە ڕەوەندێک لە سەرزەمینە ئێمە بەحس کات کە چۆن سەرزەمین لەژێرە پێی ئێمە کێشراوە گشتی ئێژێ وەڵا کورد دەوڵەتی نییە کێ تۆیە بفێرە قسە کردەگە ئەسەن دەوڵەت چییە ئەگەر دیاردەی وە جیهانی بوون وە سەرمایەداری جیهانیە ئەگەر هاوردەکردن و بردەکردن ئەگەر جێبەجێکردنە هێزەکار ئەگەر ئەمانە هەمووی جیهانیە و ئەگەر ئەمە هەموویان لە ئوروپا هاتگن ئەو جار توێشەیەکچت بزانی زەرف ئەم جەهانە سەرمایەداریە شێوەی دابەشکردنە تیکتیککردنە سیستەمەکەی دەوڵەت ملەتە کەواتە وەختی فەهمی دەوڵەت ملەتە ئیشی بزانی دەوڵەت ملەت هیچێک نییە بێجگە لە برانچەکان و شعبات بازار جەهانی بازار سازماندەهی کریاک بازار ئامادە کریاک لە فرۆش و لە تەولیدە ڤالیو یا ئەرزش ئەگەر لەمە تێگەین ئەوجار ئەفامین پرۆسەسێک چۆن ئێمە ئەکرینە وە دەرخریاگەکانە مێژوو بەڵام هەنووز نافەهمین هەنووز تێ ناگەین هەنووز دەرک ناکەین چون ئەوەی پاڵی دەستمان ئامۆزاگمانە ئەو پارەی هەست ئێمە نیسمان ئێمە پێمان وایە ئەوەی کە مەشروعیەت بە ئێمە ئەدات ئاخێز بکەین فەقیریە لە کاتێکا فەقیری نییە
ئێمە سرفەن بە عنوانە سەبئاڵترن دلیلی ئەوە نییە کە فەقیرین پوڵمان نییە سیگارسێنی ئەوە من دوو نوعیشی مەس دلیلی ئەوەسە ئێمە کولەن لە گەردونی مێژوو بە عنوانە ئینسانگەلێک لەم گۆی زەمینە ژیاون شارستانیەتیان دروست کردگە معنای ژیانیان کردگە توانی گیانە بە تەجروبەیەک کەڵەکەی ئەکەن ئینسان بگەینە مەرحەلەیەک کە بتوانێت بە شێوەی ملیۆنی و هەزاری لەگەڵ یەکتریا ژیان کات لە کاتێکا کە یەکتری هەڵنەدڕێت ئەمە هەزارەتی پێژن و ئێمە بکمانە ئەمانە لە مێژوو ئێمە فرادەنە دەرەوە کەواتە ئێمە یەمشت وەحشی بووین کەس نازانێت لەکوێ بووگین ئیستا هیچێک نین بێژگەلەوەی کە هێزە کاروین هێزە بێ هەمە چیزە هیچ و پوچە کاروین ناوێ هیچ ئیدعایەکمان بوێت وتم داگلاس ئێژێت ئەرباب شەلاق لە کەسێک ئەدات کە شەلاق خۆرە ئیستا حەملە ئەکەن تا کورد بچووکۆ بکەنەوە تاریخی بۆ دروست ئەکەن تڕەهاتی بۆ دروست ئەکەن سەر و نەهادی بۆ دروست ئەکەن قسەی بۆ دروست ئەکەن مثڵەن ئێمە پێمان وایە ئێمە گشتمان یەک پەیکەرین ئەمە لە ئۆرگانیزمەوە تێت لە شێوەی غەڵەتە پزیشکیە کە ورودی ئەکەن بە دەوڵەت ملت کەواتە دەوڵەت ملت وەسە ئۆرگانیزمێ وەسە بەدەنێک کە ئێشێ گشتیان لە هەماهەنگیە بۆ زیندووبوونەوەی ئەم بەدەنە ئیشکەن دەرنەتیجە ئەوڕێن اتفاقێکە کەوێ مەسە کە گشتیان یەک نەژادن یەک تاریخیان هەست و یەک زوانیان هەست ئەم ئەستلاحە پزیشکیە کە تێنێ ناوی سیاست ئەستلاحێکی غەڵەتە نادروستە جادوگەریە لەبەرەوەی سەر ئێمە کڵاو بماڵن جا لەگرا کڵاوێکی تریان یاگەسە سەر ئێمە دەرکراوانە تاریخین هاتگن بە زوانە ژیانە بچووکە لادێیی لەگەڵ ئینسانگەلێکا لە چوارچێوەیە ملیۆنیە بەسەر سەرزەمینێکا بەناوە کوردەوار دانیشتگن قسەمان لەگەڵاکەن مەسەڵەن ئێژن ماڵە کورد یەکخەین ماڵە کورد نەتەرازێنین ئێمە گشتمان وافکەکەینەوە کە کورد ماڵێکە ئێمە گشتمان براو خۆشکی یەکترین مەسەڵەن خەڵکە کرماشانم ناوێت دەسەڵاتە براو خۆشکەکانم وا ئیستا لە ئەقلیما گرتمانە بیشێوێنین بە هەمومان و ئەمانە هەست قەیناکە با بەشم من نەدەن قەیناکە با من برسیوم بەڵام بەس نێماڵی بابەمان هەست ئەمە لە فەرهەنگە نانەوەشتەی ئێمە وا دەرەکەوێ ئەگەر من بەرامبەریان بوێسم من ئەومۆ مشاقیب فیتنە نەمەک و حەرام من ئەومۆ حەرامزا وا بیر لە بنەماڵە و براکان و خوشکەکانەترم ناکەمەوە ئەمە دروست ئێمە یەک بنەماڵە نیەین ئێمە مەجموعەیە ئینسانین لە ژێر یەک فەرهەنگە کە گەرەکمانە گەورەی بنوێنین بەم جەهانە کە تێئەژین ئەوەی خەریکە ئەمە فێرە ئێمە ئەکات هێزە تەقابڵە لە ئێمە ئەسێنی ئیستەتی ئێمە سەر حکوومەتە هەرێمە کوردستان با بێمە سەر حکوومەتە هەرێمە کوردستان پێگەی دەسەڵاتە حکوومەتە هەرێمە کوردستان چییە چۆن حکوومەتە هەرێمە کوردستان تای سەماگەسۆ ئەگەر ئێمە پێمان وایە ناڕزایەتیە خەڵک پێگەی دەسەڵات هەرەوڵەکە ئۆکەی لە مەسعودە بارزانی تا شێخ جەعفەر تا خودە پاڤڵ تا خودە نەوشیروان مستەفا ئیزعان ئەکەن حکوومەتە هەرێمە کوردستان سەراپا ژەنریاگە لە گەندەڵی بێعەداڵەتی و خۆفرۆشی ولی تۆ ئەبینی ئەمە ناوێتەوە هۆی ڕەمانە حکوومەتە هەرێم حکوومەتە هەرێم ڕعب و وەحشەتی هەست تۆ قێنەرە ئەوە نییە دژەتر و نیشانەدا و خەڵکە گرێ بتڵیتی ئەو ڕێت و تجاوزی پێکات و سێکسیتە کاکە دەی یا ئیشە ئێمە قبوڵکەین خەڵکە ئێمە تجاوز پەزیرە خەڵکە ئێمە و ترسە زاورە یاشی قبوڵکەین ئەمیشە نییە
چون ئەگەر خەڵکە ئێمە خەڵکێکی وەخیرەت وایە و ئەم دیاردەیە تەجاوز پێکردنە لە ناو زیندانەکانە ڕاست وایە، ئەم خەڵکە لەحزەیە لە ژێرە ئەم بێشەرافەتیە نێ ئەتوانی دەست بگرێتەوە قنیەوە هەرچی ڕۆژە لە خیابانە بێت و بڕوامەوەدا قسەی بکا کە قنیدانی ئەمشە دروست. موچەس باوێژیان دەوڵەتە عێراقی ناتوانێت 6 ملیۆن مردم کورد لە ڕفاها پوڵدارکە. عزیزم توی سەتح متعالیەک بۆ ڕفاه و سەعادەت بۆ مردم دەرنەزەرەگری کاورە بە مانگی 500,000 بندیوارانە نە پوڵدار ئەوی نە ساماندار ئەوی نە ئەتوانێ مۆنیکا بخاتە ژێرە پێی نە ئەتوانێ باکە بنزینێ لێبادە دەورێ خاسێ بات و هیچ کەسێ بە 1 ملیۆن دینار مەعاش وەکو بەشەر ناژیت وا لە حوزەی زەرورەتە نامرێ فقط. آخر عزیزم تۆ ئاپارتمانێکی بچووک لە سلێمانیە 100,000 دلار قیمەتیسی کوا کاورا بە مشەخوەری و حقوق پێشمەرگایەتی ئەتوانێ بیسێنیت. ئەم دیعایشە دروست. ئەی حکوومەتە هەرێم بۆچی ماگەسۆ؟ حکوومەتە هەرێم بۆیە ماگەسۆ کە کەس مجاسفەیە دەسەڵات ناکات، کەس لە خۆیان ناوێنێ بڕوام دەسەڵاتە لەمانە بسێنێت. بۆ چون گشت کەسێ فکرەکات کە ئێشێ بوێسی بە دیارە 6 ملیۆن نەفەر خەڵکە ئەقلیمە کوردستان قیام بکەن ڕاپەڕینکەن بینە خیابان و دەریانکەن. کەس فکر ناکاتۆ کە 100 نەفەر ئینسانە قەستمەند کە لە ڕووبەرە عمومی و خەڵک وا لە پشتیا کە ئەمانە نابود بکات بە وجود دێت. یعنی چی ئەم قسە منێکم؟ ئەم قسە منێکم یعنی چی؟ بزانە ئەوەی لەم سەرزەمینە ئێمە غڕق کریاگە خاکە ئێمەس، حەقە مالکیەتە ئێمەس، ژێرخان و سەرخانە هێزە کارمانە، مەوادە خامەمانە، ئاوە نەوتە ئاسنە مسە، ئەوەی کە ئەمانای وەن لەم کارخانانە ئەیفرۆشن و یەکەنەوە پوڵ. ئەمە مەگەر سەروەتە گشتمان نییە. دێ پارتی و یەکێتی لە سەرویس و خەدەماتە ئیجتیماعی تا گرتنە باج و زەریبە تا دەستدانە بەسەر تەمامە ئەرکانە جامعەیە کە پوڵی دێتێتە دەرەوە دەستیان گرکەسە سەری تا گومرۆکاتە قەیرە ڕەسمی تا قاچاقە کالا لەگەڵ سپاه بازداران تا قاچاقە نەفت تا فرۆشتنە جێرخان و سەرخان. یەکێتی و پارتی دەستیان واتیە. عەمەلەن دز ئەمانەنە. بەڵام سوالە مەسە لە 6 ملیۆن خەڵکە ئەقلیمە کوردستانە بۆ ئەو خەڵکە ئەگەر برسیە و گشتیشی مسلحە پوڵە خۆی ناگرێتەوە بۆ خۆی. ئەم قسە یانێ چی؟ primitive accumulationتان دەبیرە کەڵەکەبوون سەرەتایی کە تۆ خەڵکی ئەکوژیت تێی هەڵەدەی مالکیەتی لەسەر زەمین و لە وەرگە و چراگالی ئەسێنیتۆ فڕێ ئەدەیتە ناوە شار بێ هەمە چیزی ئەەکەی مشتێ پوڵە خەیتە ناوە دەستی حەجێکی تری لەم دنیا نییە. ڕای ئەماڵی تا هەمووی قودرتەکە لە دەست خۆتاوێ. ئەمە یەک مهندسم معکوسیشی هەست. ئەها وتم وتی لەشکرە ئەجنە بێدارەکە وەلی وتم لەشکرە ئەجنە ڕەحبەری نییە. ئەها وتم پێگای دانە مەشروعیەتە بە حرەکەتە ئەجنە نییە. تۆ ئەمڕۆ لە ئیقلیمە کوردستانە بۆ خەڵکە ناڕوا و پوڵە لە باڤە و بسێنێت و لە یەکێتی بیسێنێت و بۆ ناڕوا چون پێی ئێژن چەتە چون پێی ئێژن دز. کی ئەم قسەکە سەوارە بەرچتێکی نانەوشتە لە ئەوقاف و مزگەوتەکانەوە تا تریبونە تەلەڤیزیۆنەکان. دەی ئەگەر تۆ ناوە دروستەکەی بدەیت ئەمانە وانە ناوە ئەن کەڵەکەبوونە سەرەتایی ئێمە ئێشێ حەچی ڕۆژە مفلسکەن مفلس و مفلسترکەن تا ئێمە ئەمچێ کە پێی ئێژن ئینسانە ئێرانی یعنی ئینسانی متیعی شەلاق خوەری ڕامبووگی تەربیەت بووی حەدی خۆیزان کۆیلە. ئەی کوردە قەومیەتنیکی چییە؟ کوردی دەستەمۆی ڕامبووگی شەلاق خوەری متیعی مسڵمانی بەشخوریاک.
خەیلش تەقەشەنێکە ئەوە نیە ئێمە خۆمان نیشانە دەین حەزەکەین بە بزن و خۆشمان تێ لە کار و ئێمە سەرناوەڕین و ئەوە نیە حەزی پێکەین لە سوێدەکەوە نیە. یاڵەتە متحدەی ئەمریکا هاوپەمای F-35 دروست ئەکات 12,000 کلاهەک نەوەوی و هەستەیی هەز تەکان بخۆیەت کات و پودر دەمیش ئەدا لە گەورەیی و لە لیاقەت و لە سڵح و لە ئارامش و ڕاماڵە دنیا ئەکا دەمیش دەرە تەمامان. ئەمەی کە پێژن کەڵکە بوونە سەرەتایی خەڵکە هەرێم و خەڵکە کورد و خەڵکە جیهان نەچوو گەسە سەرە وەرگرتنەوەی سەرەتایی هەروە کە نظامە سەرمایەداری بە کەڵکەبوونە سەرەتایی دەست پێیەکات و بەردەوام ئەوێ و بەردەوامی ئەکا و بەردەوامی ئەکا ڕێگەی شکستە نظامە سەرمایەداری و شەڕە جیهانی لەگەڵیا گەڕانەوەی سەرەتاییە. یعنی چی؟ یعنی تەمام ئەوانەی کە لەلایەنە ئەمانە و بێدەسەڵات کریاگن فرومایە و سەبئاڵترن کریاگن ئیشی بە قودرەت تەمام و لە ڕاستای گەڕانەوەی شکۆوە دەسەڵاتە بۆ خۆیان هەر کارێک کە ئەیکەن پیرۆزە سەرکەوتوانەس تەبریکیان پێژین حەق خۆیانە. یعنی چی؟ یعنی سۆها لە ئەقلیمە کوردستانە 100 نەفەر پەلامارە وزارەتەکانیاندا ماشینە پوڵەکانیاندا پەلامارە ڕەندخۆرەکانە ناو و بازاڕە خەتە قاچاخە سەپاهە پاسدارانیاندا ئەمسالە فاڕۆقە مەلاو ئەمسالە حاکم قادرەکان و ئەمسالە کوڕەکان مەسعود بارزانی و بازرگانەکانە ناوە هەولێریاندا کە بە پارتە دموکرات و سەپاهە پاسداران تەقزیە ئەکرێن خەڵک پەلاماری دان ڕووتی کردن و بەشی کردەوە بەسەرە خەڵکە هەم پیرۆزە هەم سەرەتای هەستانەوەی لەشکرە ئەجنە لە خەوە کە شەڕ بکاتەکە نظام سڵحی جیهانیە. ئەمە تەنیا شتێکە کە کەس بیری لێ نەکردگەسۆ هیچ بۆیە جنبشە چەپسەرەکەی ئەڕواتە ناوە دانشگا ئەمڕۆ کاریان بگەسۆ سەمیناردانیان و قسەی مەفتکردن لە خونجاندن و تعریفکردن و هیچ کەسێ فەرماندەهیە ئەم شەڕە ناکات بەرامبەر بە نظام سڵتە. ئۆکەی مەردەمە بێ هەمە چیز کریاک بە قیاس میلیاردی لە مترۆپۆڵەکان و گەتۆکانە خەریکە دا ئەڕزێ لە نەخۆشی لە برسێتی وا لە حەوزەی زەرورەتە فەقرە وا لە بۆ پەراوێز خریاگی و دوورکریاگیە لە تاریخە و ئەو نۆرمی بۆ دانێت ئەو حقیقەتی بۆ تعریفەکاتۆ ئەم خەڵکە هەر ئیمڕۆ تەوەجۆ بکە تو هیچ وەخت نەدیگە ئەوانەی ترازیاگن ئاوتلۆن لە قانونە دەوڵەتەکانە بزان خۆیان یەکەم مەواد فرۆشن خۆیان یەکەم دراگ فرۆشن خۆیان یەکەم دەرمان فرۆشن خۆیان یەکەم دزن بەڵام تو هیچ وەخت ناوێنی گروپێک لە گەنگەکان گروپێک لە مافیایەکان هاتوبن ئەتحادیەکیان دروست کرد بێت جایزە بدەن وەکو جایزەی نۆبێل. ئەمە ئەحیانەن خەڵکەکانە گێتۆ و بەوبەختەکان و پێپەتیەکانن وا بەرەو جۆرم و جنایەتی ئەڕۆن کەمانە پێشن جۆرم و جنایەت. پس ئەمانە لە بێسازمەندەهی بوون بێ پێغەمبەر بوون بێ دەستگاهە حەقیقەت سازیە ئاهادە مەردمە ئەم جەهانە تەڕاتێ نەکەن و ئەڕۆن. لە سەرەتا پێتانم وت سەرمایەداری لەسەر چی وێسیاگەیە؟ لەسەر تەماع وێسیاگەیە کالا وە بەرهەمهێنانە ڤالیو و ئەرزش. ئێوە ئەوێنن ئەمڕۆ کالا سنوورەکان ئەوڕێ دیوارەکان ئەتەڕێ کێژێ خەڵکە ئێمە قیام ناکات؟ ئەوە نیە خەڵکی ئێمە ئەوێتە کۆڵبەر؟ ئەوە نیە خەڵکە ئێمە بۆ 4 بوتری ویسکی ئەڕوا بەگژە گولەکانە سپای پاسداران و یەکێتیە؟ دەی ئەگەر خەڵکە ئێمە لە کرماشان و لە سنە و لە سلێمانی و هەولێرە بزانێت زەبتکردنە کەڵەکەبوونە سەرەتاییە لە دەسە حاکمیەت و گەڕانەوەی بۆ خەڵکی عینە مبارزە گەورەی و سەروەریە نایکە ئەجۆ گۆڵبەریەکە.
مادام ئەوان دەرەتان ژیانیان بۆ خەڵکی نەهێشتگە ئێشێ شمشێرەکە هەڵگەڕێنی تۆ بەرەو خۆیان ئەمڕۆ باڤڵ بۆ پاڵی داگەسۆ لە سلێمانی ناترسێ لەبەرەوەی کەس قامک ناکە بە چاوە دژە ترۆرەکەیە وا بە پوڵە دزیە خەڵکی خەریکە ئەژیت بەڵام ئەگەر 100 نەفەر لەو سلێمانیە لە پێنجوێن دیانیدا تا پەروێزخان بوو بە شەڕە ناوە خیابان ئەوجار لەشکرە ملیۆنیە خەڵکی تێتە پشتیان مثال ئامستەرداممدا ئەم خەڵکە وەزانێتە تۆ پیانێژی دز وەلی ئەم خەڵکە وەختی زانی ئەمە گەڕانەوەی سەرەتاییە و ئەبزارەکانە دەسەڵاتە بۆ ئەوەی ئەو سەخیف نەوێ متیع نەوێ دەسەمۆ نەوێ تۆ فەرمان بە ملیا نەدەی نەیە چاپلوسی بکە بۆ ئەو خەڵکە فێر بووگە ئاری لێ نایێت بۆ 500,000 دینار ماساو بکات و خایە ماڵی بکات و بێەوە قوروانت و تۆ تعدای لێ بکەیت و تجاوزی پێ بکەیت بۆ ئەو ئاغا حازر نییە بڕوات ئەوەی تۆ بە زۆر بردکتە بە زۆر لێت بسێنێت و پێت وایە ناتوانێ نە عەزیز شەرعیەتەکە دەسە ئەوانی بەسکەسۆ تۆ مەلای شێڕەشێڕکەرە لە مزگەوت بۆ دانیاگە عەبدولەتیف سەلەفیت بۆ گەرەکە بۆ مزگەوت دروسەکەی لەبەر خاتری ئەوەی کە تۆ وەختێک کەڵەکەبوونە سەرەتایی دروست ئەەکەی خەڵک بێ هەمە چیز و هیچ و پوچ ئەەکەی ئیدئۆلۆژی و دەستگاهە دەوڵەت بێتە کۆمەکی ئیدئۆلۆژی ئێژێ تۆ دەسەمەوە کوڕە خاسەوە لاوە خوا سزایان ئەدا بەشکم خوا سزایان با نەغەڵەتە کرد نا تۆ لەسەرە وەزعیەتم مادیە ئەمڕۆ قسە بکە خوا منی فەقیر نەکردگە تۆ منە فەقیر کردگە خوا منی بێناو نەکردگە لەم دنیا تۆ منە بێناو کردگە لەم دنیا خوا شوناسی منی نەسڕیگەسۆ تۆ سڕیگتەسۆ خوا منی سەلە شێواو نەکردگە تۆ منە سەلە شێواو کردگە بەچی بە چیرۆکێک کە بۆ منە تعریف کردگەسۆ بە یاسایەکە دادنیاگە بە هەنجارێکە تعریفیەکەی تۆ با بزانی مادام ئارشیڤەکان ئارشیڤگەلێکن کوا لە دەسە نظامە سوڵتا ئەو ئیقتدارە تەفسیرە ئەم ئارشیڤەی هەست مادام کتێوە محەممەد بن مستەفا وا لە دەسە چڵکاوخۆرەکانە نظامە سوڵتە ئەوان ئیقتدارە تەفسیرە کەلامە قورئان و حەدیثیان هەست بە نەفع حاکمیەت بە نەفع دەوڵەتە ئێرانی بە نەفع ئیالەتە متحدەیە ئامریکا بە نەفع پاڤڵ و مەسعود بارزانی ئەو تەفسیرە غەڵەتە ئەو مەلایە تێ هەڵدریاگە گەواد دەسە دزەکانە و خەریکە ئەی خونجنێ لە خەساندنە ئێمە ئەو تەفسیرە باتڵە ئەو تەفسیرە باتڵە ئەگەر لەمە تێگەین بابزانن چون لە ئەقلیمە کوردستانە کەسێک منافسەیە دەسەڵاتیان لەگەڵا ناکە ماگنەوە لە پشتە چی لە پشتە خەساندن ئەقڵە ئێمە ئام شتانەی کە وتم پەیمانی هێژن کەواتە پرۆژەیە primitive accumulation کەڵەکەبوونە سەرەتایی لە بێ هەمە چیزکردن و هیچ و پوچکردن کاکە خەیرە 1.5 ملیۆن خەڵکی ئیقلیمی کوردستان بۆ فرۆشتنە هێزە خۆی ڕووی کردگەسە بازاڕە جەهانیەکانە کار خەیرە دەی دەبوایە ئەو خەڵکە مەجیدە ئێمە بێ هەمە چیزکەی هیچ و پوچیکەی ها بەرپەنگیان کەی لە ئیقلیمە کوردستانە وا فقط نەفت و فرۆشی هاوردەکە تا کابرا نەبتوانێت کشاوەرزی کات نەبتوانێت سەنعەتی بێ نەبتوانێت بازرگانی کات حەجی نەتوانێت بکە حەجی لەم دنیا نەتوانێت لەخۆی دەرخا بێ هەمە چیزێ ڕوو بکاتە ئەم دنیا تا لە بازاڕەکانە کارە بوێتۆ کارواشی و بوێتۆ کارە خەدەماتی و پاکۆکردنەوە و لە باشترین حاڵەتی شاکە زۆر پیرۆزە بوێتۆ کەسێک کە بتوانێت حەقە خۆی بە نەدانە ماڵیات بسێنێت ئیستە چه کارە ڕەشوێت چه فرۆشتنە سیگارە بێ تەکس بێت ئەوەی دەوڵەتە ئێرانی بە دەسە ئێمە گیری کردە ئەم حکمە سەکەوا لە دەسە ئێمە بەرەبەرە ئێمەی خەڵک خەریکین بەرەو دروستکردنە نەهادە حەقیقەتە خۆمانە ڕۆین ئێمە هەم ئابووریە ڕەفرەنس دروستەکەین
هەم ئابووریە فاوندین دروستەکەین هەروە کە ئەوان نەهادیان دروست کردگە لەم دنیا بۆ ئاحادە مردمانە لە مێژووە دەرکریاگ سەبئاڵترن ئێمە کولتورە خۆمان تێرینەوە ئێمە ئێژین کێک کوڕە خاسەس کێ کوڕە خراوەس ئێمە ئێژین کامە پوڵ حەڵاڵە کامە پوڵ حرامە وەکو شیرە بەرە دایکتان حەڵاڵتانە دەسەڵاتێ وا لێتان زەوت کریاگە بیگەڕێنەوە وەکو شیرە بەرە دایکتان حەڵاڵتانە و گەورەی ئەنوێنن کەڵەکەبوونە سەرەتاییە کە لێتانیان دزی شوناستان پوڵتان ماڵتان مالکیەتتان لە گەڕانەوەی سەرەتاییە بیکەنە خۆتان نەک ناون و جانی و جنایەتکار بەڵکو ئەوونە قارەمان بەڵکو ئەوونە ڕەبین هودەکانە دنیاوی مۆدەرن بۆ لێدانن زام سوڵتە ئەگەر ئەم حرەکەتە لە سەرزەمینێ مە دەست پێ بکات تەواو جەهان ئەگرێتەوە تەواوە ئانارشیست و چەپە مستەئسەلەکانە ئوروپا وا تەوانە معناکردنە مبارزەی خۆیانیان نەبووتەکە نظام سوڵتا ئمڕۆ ڕێگەی مبارزە ئەدۆزنەوە ڕێگەی مبارزە مهندسیە معکوسە پرمتیڤ ئەکیومیلیشنە یعنی گڕانەوەی سەرەتایی شەڕێکی تەمام عەیار لەگەڵ مناسبات اجتماعی مناسبات ئابووری و مناسبات سیاسی ئەو بە کالا بەسەر ئێمە حکومەکە ئێمە بە ئەستاندنەوەی کالا لە دەستە ئەو بەسەریەوە حکومەکەین ئەو بە خەت قاچاخە دروستکەرە دەسە خۆی و سپاهە پاسداران و یاڵەتە متحدەی ئامریکا و پەکەکە و پارتی و یەکێتیە ڕات ئێمە خەڵکە ملیۆنیە سنە هەولێر مەهاباد سەقز کرماشان هەمەدان تاران ئەم خەتە لە دەسە سپاهە پاسداران دەرتێری لە دەسە یەکێتی و پارتی دەریتێری لە دەسە دەوڵەتە عێراقی و ملیشیاکانە گەوادە دەوڵەتە عێراقی دەریتێری سەپاهە پاسداران حەجێک نییە بێجگە لە خەتە قاچاخ نەپوڵ خەتە قاچاخ لە جەهانەوە بۆ منتەقە لە منتەقەوە بۆ جەهان بە دەس و دەسەڵۆکەکانی تەحتە ناوە محوەرە مقاومەت بینە قاقای ئەمان ئەمەسە ماتەڵە ئەوەیش نێن بێژن وەڵا مبارزەکردن سەختە و نانە ڕەقەس و نانە لە مەس و ئەڕۆینە ئەو شاخ و داخە ئەڕۆینە ئەی لە پایگاهێ هەر کە ئەمەی بۆ ئێمە دروست کرد ئادەسە ئینحرافیدا مبارزەکردن لەگەڵ نظامە سوڵتە ستاندنەوەی ئەوەسە وا لە تۆ دزیکێسی مناسبات اجتماعی پوڵ کالا خەتە ترانزیت خەتە بازرگانی گشتی ئێشێ بێتەوە وام خەڵکەی گرێتەوە گشت کەسی حازرە ئەسلحە بگرێتە دەسۆ تەمام ڕەندخۆرەکانە ناو سلێمانی بنێتە سینەی دیوار و ڕووتیان کاتەوە و پوڵەکە بەشکا بە ناو مردمە گشت کەسی حازرە و کارە بکات و من فتواکەیم داگە واسە وشی بیکات هەروە بۆ تاران هەروە بۆ کرماشان هەروە بۆ سنە ئەم خەتە لە دەسە دەوڵەتە ئێرانی دەوڵەتە کۆرپۆریشنی دەریتێنین ئەگەر ئێمە ئەمە بکەین لەگرا لە ئوروپایش دەست پێکات لە ئەمریکاش دەست پێکات لە ئەمریکای لاتینیش دەست پێکات نظامە سوڵتەی جەهانی هیچێک نییە بێجگە لە مۆنۆپۆلیە ترید و بازرگانی نەوێت بە پوڵ بە ئەستۆک و بە قانون ئێمە ملیاردها جەمعیەت ئینسانین لە ژێرە ڕەحبەرایەتیات لە مهندسیە معکوسە کەڵەکەبوونە سەرەتاییە ئەمان تەمام ئەوانەی کە ئەمان پێیان وتن مافیا کارە قەیرە قانونی چۆنە دەوڵەتە هۆلەند ئیجازە ئەدا حەشیش بفرۆشی ئەو وەختە بیفرۆشی کوڕە خاسەی وەلێ ئەگەر دەوڵەتە بریتانیا ئیجازە نەدا کوڕە خراوەی قاچاقچیت جدەن مناڵە گۆڵەدەی مناڵە ئەخەڵەتێنی تەمامە ئەوانەی لە خەتە قاچاخە کالاهن ئێشێ دەس و دەسەڵۆکەکانە حاکمیەت و کۆرپۆریشنەکان بوەڕن دەس و دەسەڵۆکە مردم دابنین مردمەوە پەراوێز خریاک مردمە لە مێژوو دەرکریاک مردمەوە بێ هەمە چیز کریاک مردمەوە زیادە کریاک بۆیە تەکتەکە ئەو ڕۆڵەگەرە کوردەواوانە ئوروپا لە خەتە هاوردەیە ئینسان تا خەتە پۆست تا خەتە جگەرە کارەکەن قارەمانەکان ئەم ملەتەن جایزەی نۆبل لە ملەتەگرن ئەوانە سەربازانە خەتە ئەوڵن کە هێشتا تەئۆریان نییە وەلێ عەمەلەن وانە مەیدانە شەڕە کە تەئۆریان بوو کە زازماندەهی کریان ئەوجا تۆ ئەم زەبرە ئەبینیت
زبر قشنگ لەگەوێنی جا ئیستا بڕۆ لە پشتە ئەدیانە ئیبراهیمیە دانیشە خاسی کە و خراوی کە و تەوجیهی کە و هەنجار دابنێ لەگەڵ منا تەرەفنێوە ومن آخذنامه بعديا بحثي كم كونغري بنجيكتي شرعية حاكمية كردبازية أحزاب كردي كلن سندو تمام أواني وانا ناود دلكم والله هات كنا سدرو وبخويان وديكتي ووتيان چپوگين كار ايوه اوبو نكالك ابو نسرتايب كن قرانوي سرتايب كن بلان بكري خلقيتان برد شاخو داتان بكشت بقش بايقاهيكي بعصا لكاتيكا كأتان تواني دس بقرن بسر همو مناسبات بازرگانيك ايوه حيج وقت چپ نوگن حيج وقت انقلابي نوگن ايوه كار من دان نظام السلطة بون لبي همه چيز كردن مردم ايمه وامروش خليكن بشيويكي تريكن كي چپه كي انقلابية كي كرده كي مرده اوي وا تمام امكانات الايوه اسينيتو شرنيلنا وقونديلا شروان ناو شقا مكان سليمانية شروان ناو ماشينة شيشة رشاكان دانا شروان ناو او بازرگان خويري وكو فاروق وامثال فاروق كايوه بمشكي مشخور الدورو بريان كردكتانا سكاسبية حلال اسلامي حق خويسي وملك خويسي غلطي كر لقو رباو كبير شرف ياوردي چون ياورد اگر مناسبات انحصار نويت چون ياورد لكو آوردي والله أخواه هلي ناقري وبازرقاني زور مهمة كلا سليماني جدا ولا جيرا كومبانيا قيوانا تكسباها باسداران ومسعود ومسرور دسي والا يكيكا لم خط قاچاخه بويا هل تقياغا كزنا زاني كيس ملا ناسيح او امثال ملا ناسيح كان بويا شيخ الكي سليماني لشكو سروريه خوي دور كويتو تاتو مليو بانكي وكو نيركر جدا بو إيش تنبابا مكا كي تبليكي بي بيجي كي بي بيجي كرة خاصة كي لم دنيا بإيموتي كرة خاصة حيج كاس إيمين بخلق إيجين كرة خاصة يا كرة خلاوة ما طلنين حيج كاس تأيد مانكا إيما ديگران تأيدكي وإيما استيجين إيوه مشتي زالوي كسيفن كإيشي باك بكدينو وباك تانكينو متوجه بوين اما الدرسي كايوه بفهمن من ام حركة لتاريخ دروس اكم حتى تشويكي شيبيو ايدم ولي ميجويك لتاريخ دروس اكم اما عليك يستبق سكردم تيرم يسر النوسين وكو اخذنامية اول باخذنامية دوم ايدم درو متني كوبيني تسر حر بردي بيتاوينيتو بشياق نوين بخاوريا بيوسيت متنيك أدم الدستان وأحر نهادك أكاديميكي بوي وكو قحبة خوي بشارته لبروينك ويتمناقشتك تا وآخذنامي إيما تمام الدم وركان دولة إيراني وكارمن دكان النهاد دانش قدرت خوي دي كانوا أحمق يعني نمان ديك وقتي وما بيتان كرده هر كسي لم سرزمينه داتان أمالية روتتان أكاتو خط بازرگاني حجيش لدستان ترتيري رولو وسرباز أمر دمسا ناوي خلق ما مكويت الأشفروشي ناوي خلق ما بيوتو تشوكاو خوري إيوه ناوي بيوتو كويلي إيوه تو حق نبو من كرامة شكوب خوي حق نبو استشيش تاوانكي بي استيشيش تاوانكي بدي وآخذ واتانا بيكاتا ما طلع ويشنيا مليوني بين حركت من ككرد مليون دلوالا بشت مالا هاو كاري مالكات من بو ام قيام جهاني ناچارم جهاني حركت كم در نتيجة تمام خلق الدنيا بي وادم لسانة وتكرارية كمو خلق بو حركة كردن خوي احتياجي بالشرعية هالشرعية لتشيرو كوتيت تا مرغوبية عمومي بويت بمثالكي امستردام وتم امرو فيلسوفيك لروسيا هز بناو الكسندر دوغين امريكايا كان بيجن the most dangerous philosopher ناتوان بيجن رمالو جادو قرا اجن خيلة فيلسوفة خطرناكيكا بو خطرناكا ولا بو وان خطرناكا دخو قصي خلاو نايجيت
أفلسفة تفلسفك بنفع مردم الروسية أرثوذكس بو خطرناك بو كي خطرناك بو أوان خطرناك وقت مقامت جاية أو مقامان أو جار أمانة هذا أفهمن لقل كي تلفن أجر بازرگانی کردن ارزش اضافه گردش ارزش سرمایه داری ممکن کردگه هر اما نابودی ایوه اشتی ممکن که اگر خلق مصرف گرا خلق تابع شهوت اگر خلق طموح دار خلق رؤیا گور کریاگ بوغسو عامل ده صلاة ایوه اشتی بیوتو عامل نابودی ایوه اوكي من وشوين كرة بيغمر ولشكر ملايكة لأسمان قانا قريمة ما قشتي دروس من وشوين إنساني كاقريم لسلم قوي زمينة قاتشي داني هابيت شهوتي قورة بوغا هر كاري بكا حقي هز بجيت وحقي هز جان إنساني خوي معناكاتو وتو حقد نبو بيها ما تشيزي كي تو فرانكنشتاين لآستين اخوتا قورة كرت تو فكرك الخلق إما فاسدكي روابط الجنسي آزادكي اوكي اما كان اصل حبر عليه تو باب زاني خير قشنگ ارادك ايه اما حر لما ادين لتو نارين خلقك بقرينين الدواوة او غصب بكين السريان حيج كرة بيغمري قيام ناكاد باب زاني حيج انسانه راشناليك شهامتي نيه وتأخير دروز ناكات ما ساوكر ونوكر وتشابلوس أوسا باب زاني حيج روناق بيريك ناويتو هيز قوران ناويت باب زاني هر أو مرد معادي واتو سرماية دليس لسريدان ياغا وبكاري تيري بو بردوامية دا صلاتت هر أو أتواني تو نابود كات هر أو الرحبريتيش أواني يبكي تبرم مردم الرحبريت أوسا بجيان روجانية أمرد من معنا باي كاورا حقي هس فشاري بوهات كآوارة أكريت حقي يزناني خوي وجنو منالي للدمع اجدها دربيري كاورا حقي يزنيالي توبال بيتو لسر الرشو للدباشان مليون رون سبا مالي تدرق نخوات حقي يزبيت بول خوي شرافة خوي هوية خوي لتوبسينيتو واتو لكلكبون السرطايا خليكي نابوديانكي او لقرانوي سلطايا قشتي قرينتو بخوي متوجه بوي احتياجي وموشي تونية تو 500,000 ببي 1 مليون حج كسي ب 500,000 1 مليون نوقسو انسان القوريك بلكو داني فقير الدمواس كره ما صاو كره بتا اخر عمري ام جيانا بكس تحمل ناكري بكس تحمل ناكري بيتان موت كونغري پنجه يكتي سراغازه دروس كردن كومالي كادر كومالي رهبره شورشه جهاني آخيز كردانه كمن اوكاره اكم واوكاره اكم من هر وكو خودانم من كسي اكم وكو ايوا لأسب كوتم من كسي اكم وكو ايوا خرام الدروي تاريخ من كسيكم وكو ايوا نمشكلة بوري مان بيت مشكلة السروري مان هس وأعماني وغرقة حتشي قوري وشكو نورم وجوانية كرديانا سليقي ايمو نزر ايمو خندنوي ايمو تيكيشتن ايمان ايقنور كرقا اجنشتقنيكا وإما الصابت يكين إما الراز أكين وإما جهان من أو جورة قرق خومان معناها يكينو لا يا وخوش